ديال بريز دو جوار فايق نونر هرم كردستان تلجنا ماده 140 دازي بحسكم بريز دو جوار تو قال بخيرات قال خوشحال مبروك كان في بابا سپاس استا پێویستە ئەمە شەڕی چی بکەین جێبەجێکردنی یاساکە کە دەرچووە لە پەرلەمان یان ڕێگایەکی تر هەیە ئیتر ئەم مەترسیە ئەم گەفە نەمێنێ سپاس سلااو ڕێز بۆ ئێوە بۆ کەناڵی 24 بۆ بینەرانی خۆشەویست ئەم بابەتە بابەتێکی زۆر گرینگە بڕوا بکەن ئەگەر ئەو مەوزوعی زەیوزار لە بەرژەوەندی کورد نەبووە لە بەرژەوەندی عەرەب وایە لە 2005 هەموو قەرارەکاتیان ئیلغا کردەوە بەڵام حکوومەتی عێراقی پەرلەمانی عێراقی لایەنە سیاسی دەستڕۆشتەوەکان لە عێراق مماتەڵاکەن وەخت بەسەرەبەن بزانن چۆن کارێکی وا بکەن کە ئەم زەویانە بۆ کورد و بەشی لە تورکمانەکان نەگەڕێتەوە چکە ئێمە دوو نەوع زەویمانە زەویمانەیە بە قەراتی مەسقیات ثەورە لە 2012ەوە بڕیار دەرچۆ بگەڕێتەوە تا ئێستا هەر لیژنە و لیژنەکاریە ناگەڕێتەوە لە 2012ەوە ئەوە بەشی یەکەم بە مەرجێک پێشنیار کراوە ئەو عەرەبە هاوردەی هاتۆتە کەرکووک و ناوچەکانی تری 140 لە خانەقین تاک و شەنگار و زەمار زەویان پێدرێت لە شوێنی خۆیان پارەی ئەو شتانیان پێدر کە مەسرەفیان کردو سەر زەویەکە و گیان هێشتووە اینجاش لیژنە بە لیژنە ئێستا لەسەرەوە وەستاوەڵات چەند پاریان بدەین بە قەسی جێبەجێ ناکەن ئەمەی تریشی قەراتی مەسقیات ثەورە لە پەرلەمان دەرچوو لیژنەیان پێک هێنا بۆ ماوەی 6 مانگ چۆن جێبەجێکەن بۆچی پێکانێنە لیژنەکە بۆ ئەوەی لە کاتی انتخابات نەکرێ نەکو عەرەبەکانی کە زەویان لێ وەرەگرێتەوە دژی لیستەکانی خۆیان ماتەڵیان کرد تاخیریان کرد ئێستش بەتەمان پیلانێکی گەورە هەیە جێبەجێ بکەن پیلانەکە چییە؟ ئێستا بۆت باسەکەم ئەم پرۆژە یاسایە ئەویش لە 2014 چۆتە پەرلەمانی عێراقی ئەو کاتە جێبەجێ نەکرا نەبوو قەرار من پێش هەمان ئەو یاسای ئێستا پرۆژە یاساکە پرۆژە یاسا من کە پێش زیاتر 2 ساڵ دەست بەکار بووم لە لیژنەی مادەی 140 ئیشمان لەسەر هەموو ئەو تەوەرانەکە کە پەیوەندی بە مادەی 140 من زمنیم ئەو دوو خاڵی زەوی چوومە پەرلەمان داوام لێیان کە کەو کێشەیە حەڵکەی وتیان ئەوێ بچن پرۆژە یاسایەکی تازە بێنن لە لیژنەی مادەی 140 پێشنیارمان کرد حکوومەتی عێراقی پرۆژە یاسایەکی نارد بۆ ئێمە بۆ لیژنەی مادەی 140 من دژی ئەو پرۆژە یاسایە بووم لەبەرچی لەبەر ئەوەی کاتی خۆی بە بیانوی حیزامی ئەمنی و حیزامی نەوتی بە تایبەتی لە کەرکووک کۆمەڵە دێهاتیان چۆڵ کرد لە کورد عەرەبیان هێنا ئەو منتیقانە هەنێکیان بە هەنجەتی حیزامی ئەمە بە هەنجەتی حیزامی ئەمنی و نەوتی دەرکران دێهاتەکانی کورد چۆڵ کرا عەرەبی هاوردیان هێنایە ئەوێ اینجا تاوان ئەمە 12 بڕیارە ئێمە داوامان کرد کە خۆی ئەبووایە 2005 قەراراتی مەسقیات ثەورەی وەکۆڵێ ناحەق غادر هەمووی بە یەک بڕیا بیا وتایە خەڵکەکە بچەوە سەر ئەرزەکانی خۆتان ئەگە عەرەب بوونە بەخەوایان لێکرد نەیان کرد المهم پارکە هات باسی ئەو نقاتانە مەکەی سە باسەکەم یعنی لەو تەخیر بوونەش بەشێکی خەتاکە لە کوردی خۆشمانە من نازانم چونکە لە بەغدا دیکتاتۆرەتی ئەغلەبیەت هەیە ئەوەی ئەوان دەیانەوەی ئەوە دەکەن باشە قەرارەکە چییە؟ قەرارەکە لێرە باسی 12 قەرارە ئیلغای کردوێتەوە کە پرۆژەکە بۆ ئێمە هات یعنی بە شەرمانە عنوانەکەیان دیاریکرد نووسیوان ئیعادة العقارات من باب إعادة عقارات نییە إلغاء قرارات مسقيات الثورة إنجا إلغاء العقارات تو بناوكي وكو خوي بكي أما يك ليري استثناءات تيا المادة الثانية تستثنى من أحكام المادة الأولى من هذا القانون ما يلي يك أواني تعويز يا ورقتي كاكا جوتياري كردو تركمان بزور بخورتي باريشي كم ينداو بيان وتم بابا أبي تشاكيني بلين تعويزي عادل يام ديني است أما يك دوم الأراضي المخصصة لوزارة النفط المذكورة أوي أراضي دهاتي كرد من الدوري نوتي كركوكا وتم بابا هندي أراضي هي بيلين دراو بوزارة دارایی ودفاع ونوت بوي منشآت ببياني منشآت چل ساڵ منشآتی لەسەر نەکراوە معناوی ئەو دەوڵەتە پێویستی پێینی ئەبێ بگەڕێتەوە ئەمە یەک دووەم الأراضي التي صدرت بشأن قرارات من هيئة الدعاوى الملكية دعاوى ملكي هەندێک قەراری داوە لە صالحی کورد نییە بە تەحەیوز داوێتی ئەڵێ ئەوانە ناگەڕێتەوە ئەمە سێیەم چوارەم خواگە ئیجازەم ئەو نوقتێ تەواوکەم چوارەم ئەو زەویانەی بۆ نەفعی عام دیاری کراوە تم باشە بە لێژنەکەم بود
30 ساڵ حکوومەتی عێراقی کۆمەڵە زەوی کوردی داگیر کرد بۆ نەفعی عام نەفعی عام خەستەخانێ زانکۆیە ڕێگاوبانە پارکە ئەی شتێک خەڵک استفادە لێ بکە کە حکوومەتێک ئەمە جێبەجێ نەکردو ئەمە تەنها بیانووە بۆ تعریب کردوێتی بۆیە من دژی ئەوە لەمانە مهمتر زان چییە 30 ساڵە زەوی کورد داگیر کراوە ئێستا گە بشی گەڕێین دەبێت تعویزێکی بدەیت ئێمە تعویز بەو نادرێ تعویز بە عەرەبە درێ لێرە ئەڵێ چی ئەو عەرەبانەی بەم قەرارە زەویەکان لێ وەرەگیرێتەوە تەمام بەم قەرارە زۆر لە زەویەکان ناگەڕێتەوە لە 300,000 دوونم دەگەڕێتەوە بەڵێ ئەو قەرار و ئەو پرۆژەیە دقیق ئەڵێ ئەوەی کە زەویەکەی لێ وەرەگیرێتەوە ئەگەر لە محافەزەیەکی تر هاتووە لەوێ عەقدێکی تری پێدرێ و پارەی ئەو زەرەرشی پێدرێ کە لەسەر زەویەکە کردوتی بەس پارە بۆ کورد نییە ئەڵێ ئەوەی لە محافەزەی کەرکووکە لە کاتی دەرچوونی ئەو قەرارە لە محافظەی کەرکووک عەقدێکی تری پێدرێ ئەو عەقدە لەکوێ پێدرێ هەمیسا سەر زەوی کورد پێدرێتەوە ئەمە من مانگی دووی ڕابردوو داوام کرد هەموار بکرێتەوە خاڵی ثانیەن لەبەرەوەی بەشێکی زۆری ئەو زەوێ ناگەڕێتەوە هەر بۆ معلومات ئەو کاتە پێشەوەی پەرلەمان بڕیاردا چوومەتە پەرلەمان کۆبوونەوەم کرد لەگەڵ لایەنە پەیوەنددارە کوردەکان وتۆم ئەمە خەتەرە بە نووسراو ئاگاداری حکوومەتی خۆمانم کردوە کە ئەمە خەتەرە خاڵی دیوەم چێ و جوابی نەدا کەس لایەنێک ئەوەی بینیم لە پەرلەمان دەرچووە خۆی نۆ قەرار هاتوو بۆ ئێمە لێو کرا بە 12 ئیعادەت قەرار کراوەتە ئلغا قەرار مەسکاتەوە ڕاست کراوەتەوە بەڵام بابەتەکان وەکو خۆی ڕۆیشتووە بەداخەوە ئێمەی کورد نەمانتوانی ڕێگری بکەن ئەو خاڵی ثانیەن کە ئێستثنایە ڕەنگە 130 زیاتری زەویەکان نەگەڕێتەوە بۆ خاوەنەکان 130 ناگەڕێتەوە ڕەنگە ئەمە نازانێت ئێستا ئەمە لە بینی دوو ڕێگای هەردوو چشی خەتەرە بۆ کورد جێبەجێکردنیشی خەتەرە نە جێبەجێکردنیشی خەتەرە لەو بینە چی بڕوا بکە باس کەرکووکەکەی لە کەرکووک مدیری زراعی کەرکووک لە محافظ مهمترە بۆ کورد ئەمە علاقەی بە زراعە سەر دروست بوو ئەمە هەمووی بۆ علاقەی بە زراعە هەیە ئەوان پلانێکیان هەیە ئینجا پێش تەشکیلی حکوومەتی عێراقی ئەیکەن ئەوەش ئیجازەم بدەیت بەس لێرە بە ئەوەش بیر نەچێت بەڕێوبەرە نوێیەکە کە دانرا جوتیارانی کورد ناڕازی بوون ئێوە هیچ هەوڵێکتان هەبوو پێشەوەی ئەو کەسە دابنرێ کە خۆی پێشتریش زڵمی لە کورد کردووە لە جوتیاران کاکە با من شتێکت پێ بڵێم ئەمە ئالۆگۆڕی کە ئەکرێ زمنی ئیتیفاقی ئوتێل ڕەشیدە کە 178 پۆستەکانی کوردمانە دەستچووە ئەبێ یعنی ئەمە ئێستا من لێرە ناڕازایی دەرەبەرم لە دانانی ئەو کابرایە لە جێبەجێکردنی خاڵی دووەمی ئەم یاسایە باشە بەڵام ئەم ناڕازایە چۆنچەین جێبەجێ بێت یعنی بە کورت و مختصری ئەوەی ئێستاش دەکرێت کە زەوی کورد بوویان ناگەڕێت ئەوەی ئێستا لەگەڵ ئەوەش ئەم یاسایش کە جێبەجێ ناکرێ هەمووی خەتای ئەو ڕێکەوتنی هۆتێل لە ڕەشیدە بەڕێ بەشێکی نەنا ئەگەر پۆست لەسەر ئەساسەدا بەش بکرێت ئیجازەم بدەیت ئەوەی کە لە ئوتێل ڕەشیدە علاقەی بە پۆستەکان دابەشکردنی پۆستەکان چی بەڕێوەبەری ئەمە تر عێراقی بە اتفاقی سیاسی نەبووە عێراق بە زۆرینە کێ لەگەڵ ئێکاک هەموو عەرەب شیعە و سوننی یەکێکن بەرامبەر بێ ئێمە تێپەڕێنن ئەمە بێ بە سازان بێ بە ئیتیفاق بێ بۆیە من مانگی دوو بە نووسین داوام کردووە کە ئەم خاڵی دووەمە هەموار بکرێت ئێستا بێ قیادەی سیاسی کوردی ئەگەر لە هیچ شتێک متفق نەبن لەم بابەتی مادەی 140 ناوچەکانی دەرەوەی ئیداری هەرێمە متفق بن بە تایبەتی لە کەرکووک ئەبێ ئێمە کارێکی وا بکەین یەکریز بن نەک بەس پارتی بێکێتی هەموو حیزبە کوردستانیەکان لە پەرلەمانی داهاتوو ئەو ئیتفاقی ڕەشیدە حەل بکەین محافظ بۆ کورد بێ ژمارەی پۆستەکانی کەرکووک بە جۆرەی ژمارەی نفوز بێ یان بە جۆرەی ژمارەی دەنگەکانی هەڵبژاردنەکان بێ اینجا بین لە پەرلەمان داوای هەموارکردنی ئەو فەقەرەیە بکەین بە ئەوەش لێ وەرگرم زانیاریەک ئێوە وەکو لێژنەی مادەی 140 ئەندامی هەرێمی کوردستان لەو لێژنەیە هیچ پەیوەندیەکتان لەگەڵ هەم پارتی هەم یەکەتی بەتایبەت ئەو دوانە چکە پێشتر و هەتا دوێنێش پارتی لە بەخدا بووە یەکێک لەو مەوزوعانە کە زۆر گرنگن حکومڕانی عێراق لە بوو داهاتوو ئەگەر ئەمە چارەسەر نەکرێت حکومڕانیەکە چون دەکرێت هیچ باسی ئەو شتانە کردووە کە ئەم کێشانە چارەسەر ئێمە یان پێتان گوتووە ئەمە یاسەیە دوو کوردین لەو لژنەیە من وەکو نوێنەری حکوومەتی کوردستان برایەکی بەڕێزمانەی مەسئولی نووسنگی کەرکووکی مادەی 140 ئەو لە لایەنی یەکێتیە پەیوەندی بەردەوام بە لایەنی خۆمان بە وەکو من بە حکوومەتی خۆمانەوە ئیشمان لەسەر ئەوە کرد لەگە بەرادرانی پەرلەمانیش ئەمە یعنی لە دەسەڵاتی ئێمە دەسەڵاتی ئێمە ئەوەی بیگەێنین ئەمە علاقی بە گەیاندووتانە هەر لەم تەلەڤیزۆنی ئێوە چەندین دەسەر و بابەتە نقطەیەکی ترێ علاقی بە قەراتی مەسکات ثەورە هەیە هاتووە ئێمە حکوومەتی عێراقی
ئەو جوتیارە عەرەبە هاوردە لەو شوێنەکەی خۆی کە هاتووە زەویەکی داتێ زەرەری ئەوەی ئەداتێک کە بەجێ هێڵێ لە دوولایەنەوە قازانجێت ئەوە لە ساڵ قازانجێک سەر قازانجێک هەر ناشیکەنوە نییە نەکراوە بەشێکم بە ئەمری واقع کراوە اینجا ئێستا 600 نزیکەی 600 خێزان هەن لە کەرکووکن عەرەبی هاوردن چونتە سەر زەوی کورد ئەڵێن ئێمە هیچ تەعویزێکمانە هیچ پارەمان هیچ عەقدێکمانە ئەمێنینەوەتم بابە ئەمانە لەکوێ هاتوونە ئەگەر لە کەرکووک هاتوو لە دیەکی عەرەب هاتووە ئەبێ بچ لە دیەکی عەرەبەکەی خۆی زەوی پێدەن تەعویزە دەنێ ئەبێ ئەو زەوی بۆ کورد بگەڕێت قسەی تو کە ئەو عەرەبە هاوردە هاتوون بۆ نمونە لە کەرکووکە هیچ زانیاریتان هەیە گوندی عەرەب نشین چۆڵ کرابێ خەڵکی لێ نەمابێ چۆنیان چۆڵ کرابێ مەسەلەن ئەوە هاوردە نییە هاتووە ناوچەی کورد بڵێ غێر ئەوەتە لە شوێنێک دوو هاوردە هەیە هاوردەی کەرکووکیە لە دێکی عەرەب هاتوو دو دیەکانی ئێمە هاوردێکی شێ لە دەرەوەی کەرکووک هاتوو ئێستا ئەم قەرارەش یەک ئەوانەی خۆیان لە کەرکووک بوونە پێش دەرچوونی ئەم قەراری مەسکات ثەوری منحەلە ڕێگایان پێدا لە کەرکووک عەقدیان بدە لە کەرکووک ئەرز نمەوە لەکوێیان دەنێ ئەوە جێ سوالە ئەوەی دومی 600ەکە ئەڵێ ئێمە لەسەر ئەوەرزامێنین و تەعویزمان ناوێ ئەمە خەتەرە ئەبێ لایەنی سیاسی ئەبێ حکوومەت بە تایبەتی وەفدی دانوستانکاری ئێستا و داهاتوو کە دروستە بێ لەسەر مادەی 140 ئەبێ ئەم شتانە یەکلا بکاتەوە بە تایبەت یەکلاکردنی بەچێ دەکرێت بە تایبەت ئەو مەوزوعە کە تۆ خۆشت باسەکەی ئێستا ئەم یاسایە جێبەجێ بکرێت سەتاسیش ناگەڕێتەوە مەبەستم دەمینێ دیسان داگیر بەشی یەکەمی چی بکرێ بەشی یەکەمی علاقەی بە ئەنجومەنی وەزیران هەیە ئەو 600 عائلەی و ئەوانەی وەکو ئەوانن ئەبێ لەسەر زەوی کورد بڕۆن ئەبێ ئەوانەی بە قەراراتی لژنەی شوونی شیمالی منحەل دەرکراون فەوری ئەرزی کورد بدرێ بۆ خۆی دوایی بۆ خۆیان مفاوەزات دەکەن چەندێکیان نەزانێت لەکوێ عەقدیان بۆکەن ناکەن زەوی کورد بەجێ بێ ئەمە علاقەی بە حکوومەت و بە حکوومەتی خۆمان و لژنەی دانوستانکارە ئی دووەم زۆر گەورەیە زۆر استراتیجیە علاقەی بە سازان هەیە علاقەی بە وەفدی مفاوەز هەیە لەگەڵ ئەوان لەسەر چی مفاوەزاتەکەن علاقەی بە پەرلەمانی ئەو بەرگەی استثنایە ثانیەن دوسێ فەقەرەتیایە ئەم ئەرزانە ناگەڕێتەوە و ڕێگاش بە عەرەبەدا ئەوەی کەرکووکیە لەسەر دەیەکی کورد بمێن کاکە تو کەرکووکی بڕ لە دەیەکی خود زەویت پێ بدرێ بۆیە ئەبێ ئێمە ئەم شتانە بکەین و لژنەی مادەی 140 بۆ جاری داهاتوو ئەبێ کورد داوا بکە سەرۆکی لژنەکە کوردێک بێ بەسە لە 2005 تا ئێستا عەرەبە ئەمجا با کورد بێ یەکەم چکە سەرۆکی لژنەکە زۆر مهم لە 2005ەوە هەتا ئێستا سەرۆکی لژنە عەرەبە باشە ئەبێ داوا بکەین سەرۆکی لژنە کورد بێ یانیش جێگیری ئەو سەرۆکلیژنەیە کورد بێ حەقیفی تۆی هەبێ بەدەسەڵاتەوە بێ وەشتێکی ترشێ جێگلەیە ئەبێ تەنسیقی باشە بێ لە بینی نوێنەرانی خۆمان لە ئەنجومەنی وەزیرانی عێراق لە بەغدا پەرلەمانتارانمان ئەوانەی وەکو ئێمە لە بەغدا ئیشەکەین ئەبێ تەنسیقێکی باشە بێ و ئەم شتانە لە کاتی خۆی ڕێگیری لێ بکرێت ئەگەرنا ئەمە لە دوای ڕەنگە پاش ماوەیەکی تر نازەم لە کاتی هەڵبژاردننی حکوومەتی عێراقی بیان دوای ئەوە بێ ئەمە بە خراپی جێبەجێ بکرێت زەرێکی زۆر گەورەی بە ڕێگری لێ بکەین گەلەک سپاس بەڕێز دژوار نینەرە هەرێمی کوردستان لە ژنەیە مۆدێ 140 گەلمەدەوە گەلەک بخێرەوەتی سپاس